ڕۆژتان باش سبێدە باش ڕۆژێکی نوێ و دەستپێکی هەفتەکەتان باش بۆ هیوایم کە ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی باش بێت و هەفتەیەکی باشیش بێ بۆ ئەنجامدانی هەموو ئەو کارانەی کە پێویستە بیکەن. ئەمڕۆیەمە تەوەرێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە باسکردنە لە مادەی هۆشبەروە بڵاوکردنەوەی هۆشداری لە ناو کۆمەڵگەدا، هۆشداری گشتی لەو بوارەوە یاخود لەو بارەیەوە. بزانین چۆن هەڵمەتێک ڕاگەیەنراوە بۆ ڕێگریکردن. لەبەروی کوردستانی ئێمە هەمیشە پاک بووە، هەمیشە کەسانێک بە دڵسۆزیەوە هەوڵیان داوە کۆمەڵگا تاکەکانی کۆمەڵگا بپارێزن لە مادە هۆشبەرەکان لە هەموو ئەو مادانەی کە زیانی هەیە بۆ هەر تاکێکی کورد. جگەلەوە بەرگە و بابەتی دیکەشمان بۆ ئامادە کردوون کە بابەتی هەمەڕان کلتوری و هوەری تێدا و زانستیشی تێدا جاچ لە ناوخۆ بێ لە جیهانیش بێ. بەڵام دەستپێکی پرۆگرامەکە وەک هەمیشە بە کورتێک لە ناوخۆی جیهانەکان دەبێت و دواتر بەردەوامە بین. ئیسماعیل مستەفا قایمقامی قەزای ئەمەدی ڕایدەگەێنێت لە ماوەی سێدەی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە گوندەکان بەهۆی شەڕی نێوان چەکدارانی پەکەکە و تورکیا چڵ کراون و لە کاتێکدا کە بژێوی خەڵکی ئەو ناوچانە لەسەر کوشت و کاڵە ڕاشی دەگەێنێت پەکەکە بووەتە هۆکاری ئەوەی لە دوو مانگی ڕابردوودا سوپای تورکیا ئۆپەراسیۆن لەو ناوچانە ئەنجام بدات. ئاماژە بەوەش دەکات بەهۆی شەڕی پەکەکە و سوپای تورکیا لە ماوەی سێ مانگی ڕابردوودا 5 گوند چۆڵ کراون و ڕز و باخێکی زۆری هاوڵاتیانیش سوتاون. وین مەرتۆ و تەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگەیاند تەنیا ئەم مانگە 23 ئۆپراسیۆنمان لەگەڵ هێزە هاوبەشەکانمان لە سووریا و عێراق ئەنجام داوە. بەهۆی ئۆپراسیۆنەکانەوە ڕێگری لە 24 کردەوەی تیرۆریستی کراوە کە چەکدارانی داعش ویستویانە دژی خەڵکی سڤیلی ناوچەکە ئەنجامی بدەن. فەرەیدون سینری ئۆغلۆ نوێنەری تورکیا لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی ڕایگەاند لە منبەج خەڵکی دژی سیاسەتە خراپەکانی پەکەکە و یاباگە خۆپشاندانیان کردووە، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانی پەکەکە و یاباگە تەقەیان لێکرا و 8 کەس کوژراون و ژمارێکی دیکەش بریندار بوون. نوێنەری تورکیا دەڵێت ڕژێمی ئەسەد تاوانبار و بکوژە و دەبێ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەڵوێستێکی زۆر توندی بەرامبەر هەبێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند لە 85 وڵات ڤایرۆسی گۆڕاوی جۆری دێلتا بڵاو بۆتەوە و هۆکارەکەشی ناردات پەروەریە لە دابەشکردنی ڤاکسیندا. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ئەو وڵاتانەی ڤاکسینیان پێگەیشتووە و بەکاریان هێناوە ئێستا خەریکی دۆخی ئاسایی دەبێتەوە. لە بەرامبەریشدا هەندێک وڵات بەهۆی نەبوونی ڤاکسینی پێویست کەوتونەتە دۆخی سەختی تەندروستیەوە. دادگای بەرازیل حکوومەتی وڵاتەکەی بە ملیۆنێک دۆلار سزادا. دادگای فیدرالی ساوپۆلۆ لە بەرازیل بە تۆمەتی سوکایەتیکردن بە ئافرەتان سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانی وڵاتەکەی بە بڕی ملیۆنێک دۆلار بە سزای پێبژاردن سزادان. هەروها دادگا حکوومەتی بەرازیلی ناچار کرد بڕی 2 ملیۆن دۆلار بۆ کەمپەینی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان تەرخان بکات. بەپێی بڕیارەکە حکوومەت مافی تانەدانی لە بڕیارەکەی دادگای فیدرالی ساوپۆلۆ هەیە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. کەسانێک هەن کە ئەو شوێنەی کاری تیاکەنجا ئەگەر گرێبەست بن، ئەگەر هەمیشەیی بن یاخود کاتی بێت لە شوێنەکە کە کار بکەن ئەوان هەوڵ دەدەن ئەو پیشەی هەیەە یاخود ئەو حەزی هەیەە بۆ خزمەتی ژینگە لە ماوەیەکی کەمیشدا بێت ئەوان کارێک بکەن یاخود جێدەستی خۆیان بەجێبێڵن. باخەوانێکی گرێبەست لە شارەوانی قەڵاتزێ ڕۆڵێکی گرنگی لە ڕازانەوەی بەشێک لە باخچە و سەوزایەکانی قەڵاتزێ هەبووە و بە شێوەیەکی جوان و سەرنجڕاکێشیش جوانکاری بۆ سەوزایی و دار و درەخت دەکات. ئێستا لەگەڵ گرنگیدانی شارەوانیەکانی سنووری ڕاپەڕین
بە زیادکردنی ڕێژەی سەوزایی کار بۆ جوانکردنی دار و سەوزایی سنووری شارەوانیەکان و بەخچەکانیش دەکرێت. بۆ ئەوش خولێکی فێربوون بۆ باخەوانەکانی سنووری شارەوانیەکە ئەکرێتەوە تاکو و شارەزایی لە جوانکردنی دار و درەخت و سەوزاییدا بکەن و ناوچەکەیان سەوزتر و جوانتر بکەن. ئێرە دەواازەی قەڵاتزەی سنتەری قەزای پشدەرە. هەر کەسێک لێرەوە تێپەڕێ جوانکاری دار و درەختەکانی ئەمبەر و ئەوبەر و ناوەڕاستی شەقامەکە سەرنجی ڕادەکێشن. جوانکاری ئەو درەختانە شوێن دەستی وەستایەکی بواری جوانکاری سەوزاییە کە ساڵانێکە فەرمانبەری گرێبەستی شارەوانی قەڵاتزەیە. لەو ماوەیەدا ئەو وەستایەت چەندین کەسی تریشی فێری جوانکاری دار و درەخت کردووە. ئەو دەواازەیە لە 2015 دەستمان پێکرد داری کالیپتۆزی لێبوو. کالیپتۆزەکان زەرەدی هەبوو بۆ ناوەڕاستی وڵاتەکەی پیش دەکرد، شۆسەکانی پیش دەکرد. دارەکەش جوان هیچ جوانیەکی نەبوو. گۆڕانکاریمان بەسەرداهێنا دارە کۆنەکانمان بڕێ و دارە تازانەمان بۆ هێنایەوە لەگەڵ هەندێک واشنگتۆنەوە و توانەش بۆ خۆم هێنام جوانکاریمان بۆ کردن لێرەوە. جوانکاری ئەو توانە تقریبەنەوە تەمەنی بۆ 6 ساڵی دەچێت. لەگەڵ زیادکردنی ڕێژەی سەوزایی شارەوانیەکانی سنووری ڕاپەڕین ئێستا بیر لە جوانکردنی ئەو سەوزایی و دار و درەختانە دەکەنەوە کە لە ڕابردوو چێندراون. بۆ ئەوەش خولێکی فێرکردنیان بۆ کرێکارانی سنووری شارەوانیەکانیان کردوتەوە کە چۆن کاری جوانکاری بکەن. خولەکە بۆ ئەوە بۆ کە زیاتر باخەوانەکان شارەزای پەیدا بکەن و چاوکراوە بن بۆ جوانکاری. ڕاستە سەوزاییمان زۆرە بەستە سەوزکردن پێم وایە ڕاوەستین بۆ سەوزکردن بین جوانکاری زیاد بکەین چکە جوانکاری ینی سیمایەک دەدا بە شارەکەت بڵین سەوزایەکەت بۆ دەردەخا کە ئەوە کارێکت کردووە. قەڵاتزێ دوای ساڵی 1991 سەر لە نوێ دروست کرایەوە چونکە ساڵی 89 دانیشتوانەکەی دووچاری ڕاگواستن و شارەکەش دووچاری ڕوخان و وێرانکردن کرایەوە و ژینگەی شارەکەش شێوێنرا. سەرباری قەیرانی دارایی شارەوانی قەڵاتزێ لە 2 ساڵی ڕابردوو کاری زۆری لەسەر دروستکردنی پارک و سەوزایی شارەکە کردووە. دیارە ڕێژەی سەوزایی لە سنووری شارەوانەکەی ئێمە ئەگەر خۆشتان متابعە بکەنیان بەناو شاردا بگەڕێن ڕێژەیەکی باشە لە زۆربەی شار و شارستەکانی دەوروبەرمان باشترە. ڕێژەیەکی زۆر حەدیقە و نەماممان هەیە حتا بە شێوەیەکە لەم بارگانێکی زۆرمان لەم وەرزی کەم ئاوی و وشکە ساڵێ بۆ دەزۆرەوە کە لە ڕێگەی کەرتی تایبەت و بەشێکی بۆ خۆمان ئاو دەدرێن. ینی ڕێژەکە بە شێوەیەکە کە بارگرانی دروست کردووە بەڵام خۆشبەختانە توانیمانە بە شێوەیەک ئیدارە بدرێن کە هەم ڕێژەی سەوزایی لە شارەکەدا نزیک بۆتەوە لە ڕێژەی ستانداردی جیهانی نزیکەی لە سەدا 9. لە هەرێمی کوردستان بەگشتی ڕێژەی سەوزایی لە خوار ستانداردی جیهانیە. ئێستا هەم حکوومەت هەم ڕێکخراوە ژینگەیەکان گرنگی زۆر بە پرسی سەوزایی و جوانکردنی ژینگە دەدەن، ئەویش لە ڕێی دروستکردنی پارک و باخچەی نوێ و سەوزکردنیان. لە پاڵ ئەوە ئێستا شارەوانیەکان دەڵێن سەوزکردن بەس نییە بەڵکو جوانکردنی دار و باخچەکانیش گرنگە. ئارەسەمین کوردستان 24 قەڵاتزێ. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی نەتۆ یەکگرتووەکان کە ساڵی 2019 275 میلیۆن کەس لە سەرتاسەری گیان مادەی هۆشبەریان بەکارهێناوە بڵاو کراوەتەوە. بەهۆیانەوە 36 میلیۆن کەس تووشی نەخۆشی جۆراوجۆر بووە و ئەو کەسانەشی کە ئالوودەی مادەی هۆشبەر بوون لە هەر 8 کەسیان لە ساڵی 2020دا 1 کەسیان توانوێتی هاوکاری پزیشکی وەربگرێت. هەر لە راپۆرتەکەدا ڕوون کراوەتەوە کە لە ساڵی 2019دا لە کۆی ئەو کەسانەی گیرۆدەی مادەی هۆشبەرەکان بوون 11 میلیۆن کەسیان لە ڕێگەی دەرزیەوە ئەو مادەیان بەکارهێنا و لەو ژمارەیەش 1 میلیۆن و 400 هزار کەسیان هەڵگری ڤایرۆسی HIV و 5 میلیۆن و 600 هزار کەسیشیان نەخۆشی ڤایرۆسی جگەریان هەیە لە جۆری سی. وەک نەتۆ یەکگرتووەکان ئاماژەیان بۆ کردووە لە نێوان ساڵانی 2010 هەتا 2019 کە ماوەی 9 ساڵ 10 ساڵێکەکە ڕێژەی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان بە نزیکەی لە 122 زیادی کردووە. ئەمەش لە کاتێکایە لەو ماوەیەدا ژمارەی دانیشتوانی جیهان بە ڕێژەی لە 100 زیادی کردووە.
ئەم ڕۆژ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە و باز لە چۆنیەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانەکەین. بۆیە میوانداری سەرمەد بەرزنجی کارگێڕی ڕخراوی ڕۆشنبیری و هۆشیاری دژی مادە هۆشبەرەکانمان کردو لە ستۆدیۆ لەگەڵمانە بە خێرهاتی بەیانیت باش کاک سەرمەد ڕۆژێکی باش. زۆر سپاس. کاک سەرمەد با بزانین سەرەتا ئەم ڕۆژە کەی سەری هەڵدایە خودت کەی گەیشتنە و ئاستەی کە پێویستە ڕۆژێکە بێ بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. بۆ خۆی ئەم ڕۆژە لە کۆنگرێ گشتی کۆمەڵی گشتی وڵاتان ساڵی 1986 کە با بڵێن کۆنگرەیەکی جیهانی بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و دەرمانە پزیشکی ڕێگە پێنەدراوەکان ئەنجامدرا. لەو کۆنگرێ گەیشتنە و با بڵێن ئەو دەرەنجامەی کە پێویستە ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لەسەر ئاستی جیهان دیاری بکرێتەوە بوو لە ساڵی 1990 بە فەرمی ئەم ڕۆژە لەلایەن کۆمەڵی گشتی وڵاتانە و پەسەند کراوە بڕیادرا. لەو ڕۆژەوە 26 حوزەیران دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان و ئیدی ساڵانە لەو ڕۆژە چالاکی زۆرا و زۆر بەم بۆ نێو ئەنجام دەدرێت. باشە ئێوە چیتان کردووە لە هەرێمی کوردستان و ڕێکخراوەکەتان لەم ڕۆژەیە چالاکیەکانتان لە چیدا چڕ کردوتەوە؟ ئێمە ساڵی 2007 کۆمەڵێکی خەڵکی ئەکادیمی مامۆسای زانکۆ بیرمان لە دامەزراندنی ڕێکخراوێکی تایبەت بە بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان کردەوە. ئەو کات سەرەتای سەرهەڵدانی با بڵێن بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بوو لە هەرێمی کوردستان. ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی ئامانزی سەرەکی و شارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگایە لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕ و سمینار و بابەتی زانستی. بۆ ئەمەش چەندین جار ینی لەسەر ئاستی هەرێمی کوردستان با بڵێن وەرکشۆپی زانستیمان ئەنجامداوە بە ئامادەبوون و بەبانگێشتکردنی کەسانی تایبەتمەند و هەروەها لەسەر ئاستی ناوەندەکانی خوێندن وەکو ئەو تاکە هەستیارانەی کۆمەڵگا چ لە قوتاب خوێندنی ئامادەیەکان وهروەها لە ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەیان کۆڕ و سمینار و وەرکشۆپمان ئەنجام داوە. ساڵانە لە با بڵێن لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان چەندین پۆستەر و پرۆشە لە هەندێک لەو شوێنانەی کە پێویست بێ دابەشی دەکەین. ئەمە وەکو ئامانزی سەرەکی ڕێکخراوەکەمان جگە لەوەش کە بەشداری بەشی زۆری ئەو چاڵاکیانە دەکەین کە لەلایەن ناوەندەکانی دیکەی تایبەت بە بەرەنگاربوونەوە یاخود ئەو چاڵاکیانەی بۆ بۆنێەوە ئەنجام دەدرێن و هەروەها لەسەر ئاستی با بڵێن ئەو بابەتانەی کە وەزارەتی تەندروستی ئەنجامی دەدا لە هەمووی ئامادەیمان هەبووە بۆ چۆنی تایبەتی خۆمان هەبووە هەروەها لەسەر ئاستی با بڵێن پەردەمانیش پێشتر ئێمە لەگەڵ لیژنەی یاسایی و لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکانی تر بەردەوام لە گفتوگۆدا بووین تاواکو سوپاس بخوا لە هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی زۆر باش لەگەڵ واقعی ئێستا بگونجێ پەسەند کرا و ئێستا یاسایە بەرکارە. باشە ئەو یاسایە زیاتر چیتیا کۆکراوەتەوە یاخود چۆتە بواری جێبەجێکردنەوە یاساکە چۆنە؟ بەڵێ بۆ خۆی لە عێراق و لە هەرێمی کوردستان پێشتر یاسایەک بەرکار بوو کە یاساکە ساڵی 1968 دەرکرابوو. ئەم یاسایە لەگەڵ واقع و لەگەڵ با بڵێن سەردەمی ئێستانە دەگونجا. بۆیە عێراق پەرلەمانی عێراق لە ساڵی 2017 پرۆژە یاسایەکی بۆ خۆی پەسەند کرد. ئەم پرۆژە یاسایە کۆمەڵێک خاڵی زۆر باشی تێدا بوو. خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانیش یاسای ژمارەیەکی ساڵی 2020 دەرکراوە. ئەم یاسایە لە سەرەتای با بڵێن مانجی یەکی ئەم ساڵی 2020 یاساکە بەرکارە و لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت. ئەمەی کە زۆر گرینگە ینی خاڵی جەوهەریە لە یاساکە پێشتر کەسانی با بڵێن بازرگان و بەکارهێنەر هاوشەوەی یەکتر سزا دەدران و دەخرانە ناوەندەکانی چاکسازی با بڵێن لەوێ ماوەی حکومەکەیان بەسەر دەبێت. خاڵی جەوهەری لەم پرۆژە یاسایە ئەوەیە کە با بڵێن بازرگان سزای خۆی وەردەگرێ و دەخرێتە بەندیخانە یاخود چاکسازی. ئەوەی کە دیکە کە بەکارهێنەرە بە هەمان شێوە با بڵێن یاساکە وەزارەتی کاری مولزەم کردو بە دروستکردنی سنتەرێکی چاکسازی. ئەو لەو سنتەرە چاکسازی ئەو کەسێک کە ئاڵوودە یاخود بەکارهێنەری مادەی هۆشبەر دەبێت دەچێت لەو سنتەرە با بڵێن چارەسەری پزیشکی چارەسەری دەرونی خولی شاندنی بۆ دەکرێتەوە. ئەمە لە هەمان کاتە زیندانیشە؟ نەخێر ناتوانین بڵێن زیندانە بەڵام با بڵێن بە بڕیاری دادوەر لەو شوێنەدا دەنرێت. دواتر بەپێی ئەو راپۆرت وەزارەتی تەندروستی تیمێکی پزیشکی تایبەتمەند دروست دەکاوە. ئەم تیمە پزیشکیە بەردەوام
چاودێری ڕەوشی تەندروستی ئەو ئاڵوودە بۆ ئەو بەکارهێنەرانە دەکەن و بەپێ ئەو راپۆرتە پزیشکیانەی کە ناو بەناو ئامادەی دەکەن لەسەر ڕەوشی تەندروستی ئەو کەسە و دەخرێتە بەردەم دادوەر بڕیاری مانەوە یاخود ئازادکردنی گەڕانەوە بەنێو کۆمەڵگا دەدات بەڵام ئەوەیە کە ئەوان کەسانە یان لەو ماوەیە بە تەواوی لە دەو سنتەرە دەمێننەوە و چارەسەری پزیشکی و دەرونی و شیاندنەوەیان بۆ دەکرێت بۆی بگەڕێنەوە کۆمەڵگا. کاک سەرمەد ئێمە زانین ئەو کەسانەی کە ئالوودەبوون هەندێکیان بەویستی خۆیان نییە هەندێکشیان ئارەزوومەندانێ ئەم جۆرانە چۆن مامەڵیان لەگەڵ ئاکرێ بەداخەوە ینی با بڵێن زیادبوونی مادەی هۆشبەر بابەتەکە لەسەر ئاستی جیهان زیادی کردەوە بە هەرێمی کوردستانیشەوە ینی زۆر ڕێگا هەیە بۆی کە کەسەکان توش بن هەندێک وەکو جەنابەت باس کرد بە خواستی خۆیان هەندێکی شەیە لە ڕێی بەداخەوە لە ڕێی کەسانی دیکەوە وەکو با بڵێن تۆڕێک دروست کراوە بۆی بکەونە نێو ئەو تۆڕە بەداخۆیان ئەو کەسانە با بڵێن زیاتر کاری بازرگانەکانن کە دەیانەوە کەسانێکی دیکە ئاڵوودە بکەن بۆی ناچاریان بکەن با بڵێن ببنە بەکارهێنەری مادەی هۆشبەر وە لەم ڕێگەیەوە بازرگانی بە ئەو مادانە ساغ بکەنەوە کە لە ژێر دەستیانە بەڵێ بەبەردەوام هەوڵی ئەو حاڵەتانە دەدرێت کە ئەو کەسانەی با بڵێن وەکو بەکارهێنەری مادەی هۆشبەر ڕوو لە زیادبوون بکەن. بەڵێ ئێستاما ئەو کەسانی کە بەکارهێنەرن لە هەرێمی کوردستان ڕێژەکەیان چەنە گەشتۆتە چه ئاستێک بەپێی با بڵێن دوایین راپۆرتی نووسنگەی ڕێخەری کاروباری نێودەوڵەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دیندار زێباری لە ماوەی 2 ساڵی ڕابردوو نزیکەی 3000 کەس لە هەرێمی کوردستان بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. لە ئێستادا بەپێی ئەو داتایانەی کە لەبەردەستی ئێمەیە 805 کەس لە ناوەندەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان با بڵێن بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. لەو ژمارەیە 385 یان بازرگانن کە 5 ئافرەتیشیان تێدایە بەداخەوە هەروە ژمارەکەی دیکە 420یان بەکارهێنەرن کە نزیکەی زیاتر لە 10 کەسیان ئافرەتن. ئەمە لەسەر جەم پارێزگاکانی لە هەرێمی کوردستان ئێستا 805 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر یعنی ئەمە دۆسیەکانیان بڕیاری کۆتایی وەرگتووە لە دادگا و با بڵێن حکمی کۆتاییان وەرگتووە ئێستا لە ناوەندەکانی چاکسازین خەڵکی دیکەشان لێشتان دۆسیەکانیان یەکلانە بۆتەوە ئەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێشتان دەست بەسەر کراوە. باشە ئێمە ڕۆژانە بیستین یاخود جاروایە لە ماوەی مانگێکە لە پارێزگاکان لە ڕێگەی پۆلیس و ئاسایشەوە دەستەگیرە بەسەر مادەی هۆشبەرە ئایا ڕێژەکە زیادی کردووە لە بەراورد بە ساڵانی پێشوو هەم لە بەکارهێنەران هەم لە مادەکەش؟ بەڵێ ئەگەر بەراوردێک بکەین بۆ نمونە لە نێوان ساڵی 2006 کە ئەو کات 30 کەس یعنی لە تەواوی ساڵەکە 30 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەستگیر کراون بەڵام ساڵی 2020 زیاتر لە 1100 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. ئەمەش ئەومان پێ دەڵێت کە بەداخەوە ژمارەکە ڕۆژ بە ڕۆژ ڕوڵ هەڵکشانە. ئەگەر سیر بکەین یاخود بەراوردێک بکەین لە نێوان 6 مانگی یەکەمی ئەم ساڵ دەتوانم پێت بڵم زیاتر لە 1000 چیلۆ مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەستی بەسەرداگیراوانی زیاتر لە تۆنێک مادەی هۆشبەر لەلایەن هێزەکانی ئاسایش هەرێمی کوردستانەوە دەستی بەسەرداگیراوە. من لێرە دەمەوێت یعنی وەک هەمیشە با بڵێن ستایشی ڕۆڵی هێزە ئەمنیەکان بە تایبەتی بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە بەڕێوەبەراتی گشتی ئاسایش هەرێمی کوردستان بکەم کە بەڕاستی ماندوو نەبوونانە یعنی خۆنەویستانە بە بەردەوام شەو ڕۆژ لەسەر کارەکانیانن بۆی با بڵێن بەربگرن بە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەروە هەمومان چالاکیەکانیان دەبینین لە میدیاکان کە ڕۆژانە بە شێوەیەکی چالاک ینی بڕێکی زۆر مادەی هۆشبەر دەستی بەسەردا دەگرن. باشە هۆکاری چی ئەم هەموو ڕێژێ زیایی کردووەکە بینین لە ماوەی 2-3 ساڵە زۆر زیادی کردو ڕێژەکە گەشتۆتە 1000 بۆچی؟ بۆ خۆی کۆمەڵێک بابەت هەن ینی وا دەکەن کە با بڵێن مادەی هۆشبەر ڕوو لە زیاد بوون بکات بەشێکی ئەوەی کە زیاتر لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە ئێمە بە پێی راپۆرتی نەتەوەیەگرتوەکان کە ساڵی 1990 عێراق یەکێک بۆ لەو وڵاتانەی کە دەگمەن با بڵێن حاڵەتی مادەی هۆشبەری تێدا بووە بەڵام لە دوای 2000ەکان بە تایبەتر لە دوای پرۆسەی ئازادی عێراق سیر دەکەی
ژمارەکە زیاتر ڕووی لە هەڵکشان کردو ئەمەش زیاتر پەیوەندی بۆیە کە با بڵێن ئەو کرانەوانەی کە لەسەر ئاستی ناوچەکە ڕوویداوە دووش پەیوەندی بۆیە کە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە وەکو هێڵێکی ترانزیت زیاتر بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بەکاردێنرێت ئەگەر سیر بکەین زۆربەی ئەو مادانەی کە دەستیان بەسەردا دەگیرێت بە شێشی زۆریان لە دەواازە سنووریەکان و لە فڕۆکەخانەکان هێرێمی کوردستانن بۆچی ینی بەو شێوەیە کاک سەرمەد بۆکو باسم کرد ینی ئێرە وەکو وڵاتێکی ترانزیت بەکاردێنرێت زیاتر بۆ گواستنەوەی بۆی بیبن بۆ وڵاتانی دیکە ئەگەر سیر بکەیت زیاتر لە چه وڵاتێکەوە هێنرێ ئەگەر ئێمە تۆزێک سەریح بین لەگەڵ یەکتر بەڕاستی لە ئێستادا ئێران وڵاتێکی هاوسنوورە لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو مادانە ئەگەر سیر بکەن لە دەواازەی سنووری حاجی عومەران دەستی بەسەردا دەگیری ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە با بڵێن وڵاتی ئێران وڵاتێکی ینی ئەوە ڕوونە کە وڵاتێکی ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەرتیایدا زۆرەوە هەروە ڕێژەی بەکارهێنانیش تێدا زۆرەوە بەشێک لە ناوچەکانی دیکەش بە شێوەی قاچاق بە بەردەوام هەوڵی هێنانی دەندرێت ینی وەکو باسم کرد بەم شێوەیەکە دەهێنرێت بەڵێ کاک سەرمەد ئەو مادانەی کە دەستی بە سەراگیرە کامیان زۆرترن لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان زۆرە مادەیەک پەیدا بۆ کە پێ دەڵێن کریستاڵ ئەم مادەیە ڕێژەکەی بە بەراورد بە مادەکانی دیکە زۆرن بەڵام هەموو مادەکانی دیکە هەن بەڵام کریستال لە هەموو ڕێژەکە زیاتر دەستی بەسەردا مەترسی کامیان لە هەمویان زیاترە بۆ خۆیان هەمووی مەترسیدارن بەڵام هەریەکە و بەپێی با بڵێن ڕێژەی بەکارهێنان وە ئەوەی کە زۆر زۆر مەترسیدارە هێرۆین مادەیەکە زۆر زۆر مەترسیدارە ڕێژەی چاکبوونەوە چۆنە یاخود کەسانێکن ئارەزوی ئەویان کرد بێ دوایەوەی ئالوودەبوون داوایان کرد بێ خۆیان چوو بێتنە ناوەندەکانی چارەسەرکردن بۆی کە وازی لێ بنن یاخود چارەسەر وەرگرن و ئالوودە نەبن چی دیکە وەکو باسم کرد یاسایەکەی پێشتر کە لە عێراق و لە هەرێمی کوردستان بەرکار بوو ڕێگەی بە کەسانی ئالوودەبوو یاخود بەکارهێنەر نەدەدا کە خۆیان ڕادەست بکەن و هیچ سنتەرێکی چارەسەری پزیشکی ینی پێویست نەبوو بە پێی یاسا با بڵێن ڕێگە پێدراوە بێ ئەوەی هەبوو با بڵێن پزیشکەکان زیاتر چارەسەری دەرونی وەک هەندێک جار چارەسەری پزیشکیان بۆ کەسانی ئالوودەبوو بەکاردێناوە لە حاڵەتی ئاشکرابوونیان لەلایەن دەستگیر دەکران بە پێی یاسا بەڵام ئەوەی کە ئێستا هەیە خۆشبەختانە ینی یاساکە ڕێی بۆ ئەوانە کردوێتەوە ئەو کەسانەی کە خواستی وازهێنانیان هەیە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر یعنی وەکو باسم کرد بەداخەوە هەندێک جار با بڵێن خۆنەویستانە دەکەونە نێو ئەو تۆڕەوە ئەمە ڕێگە بۆی ڕێگەی خۆش کردو بۆ ئەو کەسانە کە بیانەوێت کە با بڵێن چارەسەر وەربگرن و بستنە ئەو ناوەندە پزیشکی ئەو سنتەر ئەو ناوەندانە لەکوێن لە ئێستادا لە هەرێمی کوردستان هێشتان ئەو ناوەندانە نەکراونەتەوە بە پێی یاساکە لە ماوەی 2 ساڵ لە دوای بەرکاربوونی یاساکە پێویستە هەموو ئەو با بڵێن پێداویستیانەی کە لە یاساکەدا داوا کراوە لایانی جێبەجێکار وەکو لیژنەی باڵا کە خودی جەنابی وەزیری تەندروستی سەرۆکاتی دەکاو لە نوێنەری لایەنە پەیوەندیدارەکانی دیکە پێک هاتووە دەبێت لە ماوەی 2 ساڵدا ئەم سنتەرە بکرێتەوە بەڵام وەکو باسم کە یاساکە تازە بەرکارە لە هەرێمی کوردستان هێشتان پەیڕەوی تەواو بۆ یاساکە دەرنەکراوە چونکە چەندین لایانی دیکە هەن معنین بە جێبەجێکردنی یاساکە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان و دەستگای ئاسایش و وەزارەتی دارایی وەزارەتەکانی دیکە لەگەڵ وەزارەتی تەندروستی پێکەوە دەبێت پەیڕەوێک ئامادە بکەن و ئەوەندەی کە ئێمە ئاگدار بین ڕەشنووسی پەیڕەوەکە تەواو بووە لە ئایندەیەکی نزیکدا پەسەند دەکرێت دوای پەسەندکردنی ئیدی بەرگە یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە واتە لە ماوەی لە ئایندەیەکدا ینی ئەگەر قەیرانی دارایی و ئەو بابەتانە ڕێگە بدا ڕەنگە حکوومەتیش خەمخۆری ئەم بابەتەیە و هەوڵ بدا زۆر بەزووی ئەم ناوەندانە بکرێنەوە لەو ناوەندە دڵنیای ئەدرێ بە کەسی ئالوودەبوو کە چارەسەری بۆ بکرێت بێ ئەوەی تووشی هیچ مەترسیەک بێتەوە بۆ نمونە لەوانەیە ترسیەوەی هەبە بگیرێت دواتر حکم بدرێت ئایا دڵنیایی پێدرێت ئەگەر خۆی بەویستی خۆی داوا بکات وازی لێ بێنێت و چیزی کە ئالوودە نەبێت بۆ خۆی ئەو کەسانەی کە با بڵێن ئالوودە دەبن یاخود دەبنە بەکارهێنەری مادەی هۆشبەر زۆر جار ترسێک لەلایەن دروست بێت تەنانەت ناتوان لە نێو ماڵەکانی خۆشیاندا ئەو بابەتە ئاشکرا بکەن وەکو باسم کرد یعنی ئەو یاسایی کە پێشتر دەستگیر دەکران بەڵام ئەمەی ئێستا وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکە وەزارەتی کار بە شێوەیەکی زانستیانە و بەپێی یاسا مامەڵەیان لەگەڵدا دەکرێن بەپێی یاساکە نابێ بگیرن ئەو کەسانە دەبێ وەکو نەخۆشێک ینی مامەڵەیان لەگەڵدا بکرێ و چارەسەری پزیشکیش وەربگرن و من دڵنیام ینی لە توانای
با بڵێن کەرتی تەندروستی وە کەسانی تایبەتمەندەم بوارە دەتوانن ئەو کەسانە بەسەر ئەگەر خواست و ئیرادەیان هەبێت بۆ دەستبەردار بوون لە بەکارهێنانی مادەی هۆشبەر من دڵنیام دەتوانن با بڵێن چاک ببنەوە جارێکی دیکە بگەڕێنەوە کۆمەڵگە. کاک سەرمەد زۆر جار بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە بێ یاخود لە نێوان چەند کەسێکە خێزان بێت یاخود خزم بێت کەسانێک بەهۆی ئەوەی کە خۆیان ئالوودە بوون ئەیانوێت کەسانی دەوروبەریشیان ئالوودە بکەن و لە دادگاکانیش بەهۆی یاخود ئەو یاسا یاخود ئەو مۆزوع ئەو بابەتی ئەوان یەکلایی نەکراوەتەوە ئێوە چیتان بۆ کردوون بۆ کەیسانە؟ یعنی بەداخەوە ئەو کەسانێک کە ئالوودە دەبن ئیدی ئەمە زیاتر بابەتێکی پزیشکیە ینی بیر و هۆشیان لەسەر خۆیان دانامێنێ ئیدی بیر لەوە دەکەنەوە تاوان ئەنجام بدەن ئەگەر سیر بکەیت بەشێکی زۆری ئەو تاوانانەی ئەنجام دەدرێن یاخود لە دوای دەستگیرکردن تۆمەتبارەکان بەشێکیان مادەی هۆشبەریان پێ بووە تەنانەت ئەو کەسانێک کە حاڵەتی کوشتنیان هەبووە ینی زۆر جار ئەو کەسانێک کە با بڵێن دەبنە بەکارهێنەری مادەی هۆشبەر ڕەنگە بۆ دەستکەوتنی پارەی پێویست بۆ کڕینی ئەو مادانە هەوڵ بدەن کەسانی دیکە بۆ لای خۆیان ڕابچێشن دواتر با بڵێن وەکو باندێک وەکو تۆڕێکیان لێبێ بۆی پێکەوە مادەی هۆشبەر بچێشن ئەگەر سیر بکەیت زۆر جار ئەو کەسانێک کە دەستگیر دەکرێن لە کەسێک دوو کەس لە سێ کەس زیاترن ینی تەنانە لە چەند ڕۆژی ڕابرد و باندێک دەستگیرکران لە شاری هەولێر زیاتر لە دەکەس بوون کە بەشێکیان بەبێ ئیرادەی خۆیان تێوە گلابوون و بە حکمی ئەو ئیغراماتیەی کە بەدەستیان کەوتبوو نیان دەتوانی دەستبەرداری بن بۆیە وەکو باسم کرد زۆر جار کەسەکان لە دەروی خواست و ئیرادەی خۆیان بەداخەوە دەبنە بەکارهێنەری مادەی هۆشبەر. لە سەرەتا ئاماژە بۆ کرد کە لەو ڕێژەی کە ئێستا لە ناو زیندانەکاندان 5 ئافرەتی تایە ئایا ئەو کەسانەی کە بەکارهێنەرن لەو ڕێژەیە کە بەکارهێنەرە چەندێکیان ئافرەتە لە بازرگانەکان ئەوانەی کە لە ئێستادا حکم دراون 5 بازرگانیان ئافرەتن و چواردەی بەکارهێنەری ئافرەتیشان بە ناوەندەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان کەواتە ڕێژەی بەکارهێنەر لای ئافرەتەن کەمترە بەویستی خۆیان بۆ کەسانەوە کەیسانە یاخود توشکراون نەخێر ڕەنگە هەندێک بۆکو باسم کرد بەویستی ببوورە بەویستی خۆیان نەبووە بەڵام کە ئەمە جێگەی مەترسیە کە بگاتە بەکارهێنان یاخود بازرگانیکردن لە بەمادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بگاتە ئاستێک کە ئافرەت بازرگانی پێوە بکە یاخود ئافرەت بێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە چونکە ئافرەت با بڵێن کۆڵەکەی سەرەکی کۆمەڵگایەوە پێگەێنەری تاکە بەخێوکەری منداڵە لە نەوەیەک پەروەردە دەکاکە دەداهاتوودا دەبنە کەسانی با بڵێن باڵادەست لەم وڵاتە دەبنەوەی داهاتووی ئەم وڵاتە بۆیە مەترسیدارە ئەگەر ئافرەت ببێتە بازرگان و ئافرەت بەکارهێنەری مادەی هۆشبەر بێت. بەڵێ کاک سەرمەد لە هەرێمی کوردستان نەزانین وەکوتان وەکو ترانزێتێک وایە ئایا هیچ شوێنێکەیە کە تیا بچینرێت یا هەرچەنە بینین لە ماوەی ڕابردوودا لەلایەن حکوومەتەوە کە کاری بۆ کراوە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە دەستی بەسەراگیراوە ئایا شوێنێکی وا هەیە کە خۆیان بەرهەمی بێنن؟ بەڵ ئەوەی کە بۆکو باسم کرد پێشتر لە هەرێمی کوردستان بۆ لە عێراق تەنها بەکارهێنان هەبوو بەڵام ئێستا ینی هەرسی حاڵەتەکە هەیە بەرهەمهێنان بەکارهێنان هەم وەکو ترانزێت هەمیش ناو بەناو ینی با بڵێن دەبینین دەستگاکانی ئاسایش دا هەرێمی کوردستان دەست بەسەر چێلگەی چاندنی مادەی هۆشبەردا دەگرن خۆشبەختانە ینی دووبارە دەکەمەوە دڵنیابن ئەگەر چاوکراوەی هێزەکانی ئاسایش نەبێت ڕەوشی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەگاتە ئاستێکی زۆر زۆر مەترسیدار چونکە وەکو باسم کرد ئەو ڕێژەیە کە دەستی بەسەردا دەگیرێت ئەگەر بێت و ئەو ڕێژەیە ساغ ببێتەوە لە هەرێمی کوردستان ڕەنگە بگاتە نێو هەموو ماڵەکانمان چونکە ڕاستە دەست بەسەرداگرتن باشە ئەگەر بە کورتی پێمان بڵێ بۆ نمونە کەسێک ئەبیستێکە بەکارهێنەرێک هەیە چۆن بتوانێت پەیوەندی بەکێوە بکات کە هەم تووشی مەترسێکی وانە بنەوە شڵەژانێکی لێ بکەوێتەوە کەسەکەش برێ بۆ چارەسەر ڕاستە خۆ دەتوانن سەردانی با بڵێن ئەو سنتەرە پزیشکیانە بکەن کە لە ئایندەدا دەکرێنەوە و ئێمە وەکو ڕێکخراوی تایبەتمەند هەوڵ دەدەین ینی کاریشمان بۆ ئەوە کردووە و پێشتریش کارمان کردەوە دەتوانین با بڵێن ئەو چارەسەرە پزیشکیانەی کە با بڵێن ئەوەی کە پێویست بێ بۆیان بکەین بەڵام وەکو باسم کرد ینی
گەڕانەوەی تاکێشی توش بوو یاخود ئاڵ و دەبوو بۆ نێو کۆمەلگا پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری پزیشکی و چارەسەری دەرونی و ئەو کەسێک کە با بڵێن دەیەوێت دەستبەرداری بەکارهێنانی مادەی هۆشبەر بێت لانی کەم پێویستی بە 6 مانگ تاوەکو ساڵ و نیوێک هەیە بۆی کە بە تەواوی چا ببێتەوە بگەڕێتەوە کەسێک یاسایی بێتەوە کۆمەلگا. زۆر سپاس کاک سەرمەد بەرزنجی کامڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی. زۆر سپاس بەخێر هاتن دووبارە. ئێستاش بابەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان چۆنە. لە جیهاندا ڕۆژ بە ڕۆژ بۆی کە بابەتی جوانکاری یاخود بەرهەمە جوانکاریەکان بەرەو پێشەوە بڕات زیاتر پشت بە بەرهەمی سروشتیە بەستن یاخود ئەو بەرهەمە جوانکاریانەی کە لە جیهاندا ئێستا هەیە زیاتر سروشتین بۆیە لە زۆربەی وڵاتان کار لەسەروا کرێت کە گوڵەکان یاخود بەرهەمە سروشتیەکان زیاتر پەرەی پێ بدرێت بۆیە لە ڕواندنی گوڵی لاڤەندەریشا لە قەتپاڵی چیاکانی ئاگری باکووری کوردستان هەوڵیان داوە چەندین جۆری گوڵی لاڤەندەر کە گوڵێکی بۆنخۆش و تایبەتە و لە جیهانیشدا خواستێکی زۆری لەسەر بە تایبەت لە بەکارهێنانەوەیدا بۆ هەموو بەرهەمە جوانکاریەکان بێ بۆ بۆن بێت یاخود بۆ بابەتی دیکە بێت چونکە لە ئەنجامی وەکو وتم پێشکەوتنی جیهانە بۆ جوانکاری و ئەوە ژواکات کە ئەو گوڵانە پشتیان پێ ببەسترێت و بەکار بهێنرێنەوە لە زانکۆی ئاگریش چەند جۆرێک لە گوڵی لاڤەندەر ڕوانراوە یاخود زانکۆکە هەوڵیان ناوە بۆی کە بەکاری بێنەوە بۆ توێژینەوەکانیان یاخود بۆ سوود وەرگرتن و لێکۆڵینەوە لەسەر ئەو گوڵانە یاخود بڵین لێکۆڵینەوەی زانستی سوودی لێوەربگیرە بۆیە لە چیاکاندا ڕوانوێنەوە ئەو زانکۆی خۆی سەرپەرشتیەکان گوڵی لاڤەندەر بس جۆری هەیە و هەر جۆریشیان لە کەشوهەوایەکی تایبەت ئاگەشاکەن لە قەتپاڵی چیای ئاگری لە باکووری کوردستان و لە بەرزی 1100 مەتر گوڵی لاڤەندەر یان هەمان گوڵی خەزامی چێنراوە
کە بە یەکێک لە ڕووەکە بۆندارەکان ناسراوە و زیاتر لە 20 جۆر لە خۆ دەگرێت و لە زۆر ناوچە دەڕوێنرێت. هەرچەندە پێویستی هەر یەکێک لەو 20 جۆرە بە کەش و هەوایەکی تایبەتە، بەڵام دواتر گوڵی لاڤەندەر هەمان تایبەتمەندی خۆی هەیە. لە بەرزی 1100 متر و لە قەتپاڵی چیای ئاگرین کە کەشوهەوایەکی گونجاوی بۆ ئەم گوڵە هەیە، نزیکەی 10,000 ڕێگی گوڵی لاڤەندەرمان ڕواندووە و دواتر لە زانکۆکەمان بۆ لە کۆڵینەوەکانیش بەکاری دەهێنین. تەنانەت جیاکردنەوەی زەیتی ئەم گوڵانە و بەکارهێنانی لە کەرەستەی جوانکاری و بۆنەکان لێرە لەم گوڵە ڕواوانەی ئێرە وەردەگیرێت. ڕواندنی گوڵی لاڤەندەر جگە لەوەی لە کەرەستەی جوانکاری بەکارهێنراوە، لە کۆندا لە دروستکردنی بۆن سوودی لێوەرگێراوە و زەیتێکی تایبەتیشی لێ بەرهەم دەهێنرێت کە بۆ گرنگیدان بە پێست بە سوودە. تەنانەت گەڵاکانی لاڤەندەر بۆ ناو خۆراکیش بەکار دەهێنرێت کە دەکرێتە ناو چەند جۆرە زەڵاتەیەک و شیرینیەک. ئەم جۆرە ڕووەکە دەبێت لە کەشوهەوایەک بڕوێندرێت کە ئۆکسیجێنێکی خاوێن و زۆری هەبێت. ئەمە یارمەتی زیاتری بۆ خۆشکردنی ڕووەکەکە دەدات و ئەو ناوچەیە کە تێیدا دەڕوێندرێت سەرنجڕاکێش دەکات و هاوکارە بۆ دروستکردنی ژینگەیەکی جوان و خەڵکێکی زۆر وەک گەشتیار سەردانی ئەم ناوچەیە دەکەن و بینینی ئەم دیمەنە دڵڕفێنە. ئامانجی سەرەکی لەم پرۆژەیە پەرەپێدانە بەو بەرهەمانەی لەم گوڵە دەست دەکەون کە بکرێنە براندێک بۆ پارێزگای ئاگری باکووری کوردستان و هەروەها بۆ ئەو زانکۆیی کە کارەکانی ئەم پرۆژەیە لە ڕووی لێکۆڵینەوەکان و دروستکردنی بەرهەمەکانی وەک شامپۆ و کرێم و لۆشنی پێست بەدەست دەهێنرێت. لە باکووری کوردستان ئەمێنینەوە بابزانین لە بەدلیسی باکووری کوردستان چی ڕاگەیەنراوە بۆ ئەو کەسانەی کە خولیای هەنگەوانیان هەیە. ئەم پرۆژێکیان بۆ ڕاگەیانون بۆی کە زیاتر گرنگی بە کاری هەنگەوانی بن، بە تایبەت ئەو کەسانی کەوتم خولیای کاری هەنگەوانیان هەیە بۆی کاری هەنگەوانی بکەن و بتوانن زۆرترین بەرهەمی هەنگوینی خۆماڵی بەرهەم بێنن، چونکە ماوەیە کە هاوڵاتیان متمانیان بەو هەنگوینە نەماوەکە لە بازاڕەکانە فرۆشێ، پێیانوانیە کە هەنگوینێکی ساغە. بۆیە دوو هاوڕێ لەو پارێزگایە 900 پورە هەنگیان ئامادە کردووە و ناوی کەسەکانیان لەسەر نووسیوە. بزانین ناوی کیان لەسەر نووسیوە و لە پرۆژەکەشدا چۆن ئەتوانن کار بکەن. پرۆژەی تایبەت بە خولیای هەنگەوانی لە بەردیسی باکووری کوردستان بۆ دانیشتوانی سنوورەکە ڕاگەندرا. لەلایەن هاوڵاتیان و دانیشتوانی سنوورەکەش پێشوازێکی گەرمی لێکراوە. دوو هاوڕۆژ لە چوارچەوەی پرۆژەیەدا 900 پور هەنگیان ئامادە کردووە بە شێوەیەک هەریەکیان ناو و ژمارەی خاوەنەکانیان لەسەر نووسیوە. Özellikle insanların şu an bulamadığı لە ماوەی ڕابردوو متمانە بۆ هەنگوینەی لە بازاڕەکاندا دەفرۆشێت کەمی کردووە. بۆیە خەڵک ئێستا بە دوای هەنگوینی باشدا دەگەڕێن. خاوەنی پور هەنگەکان خۆیان دێنە کوێستانەکان و لە نزیکەوە خزمەتی هەنگەکان دەکەن. پرۆژەی خولیای هەنگەوانی لە شارۆچکەی هیزانی سەر بە پارێزگای بەدلیس چەندین هەلی ڕەخساندووە و یەکێتی هەنگەوانانی شارەکەش هاوکاری ئەو کەسانە دەکات کە کاری هەنگەوانی دەکەن. هاوکات دوو کەس باشەوەی خۆبەخش خزمەتی هەنجی ئەو کەسانە دەکەن کە ناتوان هەنگەکانیان بەخێو بکەن. دوو هاوکارمان بڕیاری ئەنجامدانی ئەم پرۆژەیاندا. ئێمەش وەک یەکێتی هەنگەوانان پشتگیریمان کردن. لە تورکیا و جیهان هەر کەسێک بیەوێت ئێمە دەتوانین پورەی هەنجی بۆ دابین بکەین. دەمانەوێت پەرە بەکاری هەنگەوانی بدەین تا خەڵکی متمانەیان بە هەنجوین زیاد بێت. پرۆژەی خولیای هەنگەوانی هەلی ئەوەی بۆ دانیشتوانی شارۆچکەی هیزانی سەر بە پارێزگای بەدلیس ڕەخساندووە کە لەگەڵ سروشتیەکەڵ بن و هەنجوینی خۆماڵی بەرهەم بهێنن بۆی زۆرترین بڕی هەنجوین بخەنە بازاڕەکانەوە. بەهۆی لەباریکەش و هەوای شارەکانی باکووری کوردستانیش ناوچەکە بۆ هەنگ و هەروەها کاری ئاژەڵداری گونجاوە و زۆرنەی خەڵکی و شارانە بەو کارانەوە سەرقاڵن. ئێستا بابزانین بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە و چه گۆڕانکاریکی بەسەردا هاتووە کە $100 ئەمریکی بەرامبەر بە 147,700 دینارە کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو ئاستی بە یاخود بڵێن بەهای دۆلار دابەزیوە و 100 یۆرۆ 176,500 دیناری عێراقیە، 100 پاوەند 206,500 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکیش 17,190 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانی 6,250 دیناری عێراقیە. جیا لەمانە نرخی زێرمان هەیە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە
مسقالێک زێری ئایل 24 421,000 دیناری عێراقیە، مسقالێک زێری ئایل 21 370,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری ئایل 18 316,000 دیناری عێراقیە. هونەری تەلارسازی و دیزاینی خانووە بەردینەکانی شارۆچکەی چەشمە لە پارێزگای ئیزمیر سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە و ساڵانەش گەشتیارێکی زۆر سەردانیەکات. هونەری تەلارسازی ناوچەکە بۆ ساڵانی نێوان 1850 بۆ 1900 دەگەڕێتەوە، ئەوەندە مێژوویەکی دوور و درێژی هەیە و بەرپرسانی ناوچەکەش کار بۆ پاراستن و نۆژەنکردنەوەی بەشێک لە خانوەکانەکەن. ئێستا 600 فرۆشگا لەو ناوچەیە هەن و کڕیارە سەرەکیەکانیشیان گەشتیارانن لەو خانوەدێرینانە یاخود لەو شوێنانە زۆربیان شوێنی کڕین و فرۆشترینشن. با بێکەوە بیان بینین. گەشتیاران کاتێک سەردانی شاردەی ئاڵاساتی سەر بە شارۆچکەی چەشمە لە پارێزگای ئیزمیر لە تورکیا دەکەن، جگە لە سروشت و دیمەنی ناوچەکە هونەری تەلارسازی و دیزاینی خانوەکان سەرنجی گەشتیاران ڕادەچێژێت و لە هەموو لایەکەوە وێنەی تۆمار دەکەن. بەرپرسانی کۆمەڵی گەشتیاری ناوچەکەش کار بۆ پاراستنی خانوەکان دەکەن و تا ئێستا نزیکەی 1500 خانوویان نۆژەن کردوتەوە. وەک شوێنەکانی دیکە ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری لە ئاڵاچاتی نەکردووە و ڕۆژانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم ناوچەیە دەکەن. هەموو هەوڵێک بۆ پاراستنی و خانوانە دەدەین کە وەک سمبولی شارەدەیەکەیان لێ هاتووە. تا ئێستاش 1500 خانومان نۆژەن کردوتەوە. خواستی و گەشتیارانی شەو لە شاردەی ئاڵاچاتی دەبێنەوە لەسەر بەکرێگرتنی خانووە کولتوری و کەلەپوتیەکان لە هۆتێل و مۆتێلەکان زیاترە. دەیانەوێت چێش لە یاری ئاویەکان وەرگرن و هاوکات زانیاریش لەبارەی هونەری تەلارسازی و کولتوری ناوچەکە وەربگرن. بەخت یاوەری ئاڵاچاتیە. ئێستا خواستی گەشتیاران لەسەر خانووە کللتوریە بەردینەکان زیاد بووە و بە هەمان شێوەی هۆتێل و مۆتێلە بچووکەکان لەگەڵەوەش هەموو خزمەتگوزاریەک بۆ گەشتیاران دابین کراوە و زانیاریان لەبارەی ناوچەکەش پێدەدرێت. شارەدەی ئاڵاچەتی سەر بە شارۆچکەی چەشمە لە ئیزمیر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەکاندا بە گوندی پیادە و سوارچاکان ناسرا بوو. ئێستاش ناوی بە وێزگەی گەشتیاری ناسراوە. خانووە بەردینە دێرینەکان و شۆستەکانی بوونتە سمبول و هێمای ئەم شارە. مێژووی تەلارسازی خانوەکانیش بۆ ساڵانی 1850 بۆ 1900 ساڵ دەگەڕێتەوە و ئێستا زیاتر لە 600 فرۆشگای جلوبەرگ و پێداویستەکان لەو شارەدەیە هەن. ئێستش دەچینە لای بابەتێکی دیکە کە لە فەڕەنسایە ژمارەیەک ڕاهێنەری خۆبەخش لە فەڕەنسا هەوڵی پاراستنی ئاژەڵ و باڵندەکانە دەن. ئەم ڕاهێنەرانە بە شێوەی ڕاهێنان و فڕین فێری ئاژەڵەکانەکەن بە تایبەتەوانەی کە دووچاری مەترسی بوونەتەوە یاخود ڕووداوێک بوونەتەوە و ئاشنایەنەکەن بە سروشت. ئاماژە بەوە شەکەن کە پلانیان هەیە ئەو کارەیان یاخود ئەو پرۆژیان ئەو ڕاهێنانە زیاتر گەشە پێ بدەن کە فراوانتری بکەن بۆ ئەوەی کە خزمەت بە ژینگە و سروشتی یاخود سروش بکەن تا باڵندەکانی وڵاتەکان پارێزراو بێت. دیمەنên têne dîtin navendeke xwedîkirin û parastina ajelên bijayî û balindeyan e li Île-Grand li Rojavayê Frensayê. Xwebexşên li wê navendê kar dikin, tevahiya hewlên xwe dikin heya wan navendan biparêzin. Li wî welatî nêzîkî 100 navendên taybet bi ajelên bijayî ku balindeyan mînaçûk û bazan û hinteyrên din li xwe digire hene. û her sal ew navend pêşwaziyê li hejmareke mezin ji wan ajelan dike. کێشەیە ئەوەی گەلێکی کیمە پێویستە نەکێمی 150 گرامی بە حیا بفرە دەبێ ئەم باش زانەبێن گەلەوتکارە باش بفرەیان نا ji ber jiya herî kêm divê çend rojên din jî divê derê de bimîne ji heftiyekî be yan jî du heftî bin. Elgorî berpirsê wê navendê bi berdewamî ew rewşa wan ajal û balendeyan dişopînin. û navenda wan bi awayekî sereke pişta xwe bi karên xwebexşên goçalakiyên pêradibin metirsîdarin girê dide.
لە ناوەندا خۆدیکردنێ هەرتم دوو کارمەندێنمە هەنە و لەسەر درێژاهیە ساڵێژی 5 خزمەتگوزاریان سڤیلان هەنە. هەروە خۆبەخش و ڕاهێنەرژی تێن و ئالیکاریامە دکن ئەم بێوان نکارن ئەم هەر ساڵ پێشوازیان نزیکی 100 کەسان دکن. ئەف ناوەند هەوڵ دەدە دەدەمێن پێشدا کارێخوا بەرفرەتر بکە حەیاکار بە ئاوایەکی باشتر خزمەتێن نەخوا لەسەر تەواهیا وڵاتان پێشکەش بکە. و کاربە خزمەتەکە باشتر ژیش بۆی ئاژەڵێن بژایی پێشکەش بکە. ئژبەلی کارێ خۆدیکردنێ کار لەسەر زێدەکردان نفشێوان دکە لێ ئەو کار پشتاخوا بە کارێ خێرخوازیەوە گرێ دەدە ژبەرڤەیەکێ دەوێت دەستێن و تەڤلی وان ببن. حەیاکۆ کاربن لەسەر ئاستەکە بەرفرەتر خزمەتێن خوا پێشکەش بکەن. لە پێناو زیادکردنی بەرهەمی جوتیاران و بەروبوومی کشتتوکاڵی بەگشتی لە هەرێمی کوردستان چەند گەنجێک پرۆژێکی تاقیگەی شیکاری کشتتوکاڵیان لە ناوچەی بازیان دامەزراندووە کە بە سوود وەرگرتن لە کەشوهەوای ناوچەکە تۆوی هەموو بەروبوومە کشتتوکاڵەکان لە سەرزەوی بۆ جوتیاران ئامادەکەن. بەبێکەوە کارەکانی ئەم گەنجانە ببینین. ئەڵبەتە ئەم وێزگەیە وێزگەی سانەویە ئێمە بنکەی سەرەکیمان لە هەولێرە لێرە بە تەنیاوکو سکرینێ بەکارێنین ئەو توانی کە دەرەچێت لە تێز لە هەولێر جاریکە لێرە ئەیکەینەوە بۆ دڵنیابوون تا چەند لەگەڵ کەشوهەوای ناوچەی سلێمانیا ئەم گونجە و دوای ئەوە بڕاری لێدرێ کە بخێتە بازاڕەکان و بە مەستی فرۆشتن. حشرێکی پێوە نیە شەرەمانیە پاکە هیچ پێویستمان پێ نیە. سەرپەرسیاری پرۆژەکە لێرەم لە ڕۆژی گواستنەوەی شەتڵەکان بۆ شوێنی هەمیشەی خۆیان چاودێرێکی وردی نەباتەکان نەکرێ بە شێوەیەکی زانستیانە هەر لە ڕووی تەسمید و هەم لە ڕێی قەڵایەت چۆکردنی مێرۆزیان بەخشەکان و کەڕۆزیان بەخشەکان. لە 2016 بۆ جاری یەکەم ئەم وێزگە توێژینێمان لە چاون ناوچێت دانا بە دوو مەبەستی یەکەمیان تا دڵنیا بینەوە لەو توانی کە ئیهێنینە بازاڕەکانی خۆمانەوە تا چەند لەگەڵ کەشوهەوای ناوچەکەمان نابونجێ و مەبەستی دوومان ئەوەیە کە براجوتیارەکانمان زیاتر خزمەتیان بکەین و دڵنیا بنەوە لەو توی کە ئەیچێنن پێشەوەی تۆکە بچێنن لای ئێمە تۆکەیان نەبینی لە کوالێتی و لە بەرهەمەکەەوە تاکی دەبوون ئەنجا تۆکە بچێنن. باڵندەی نەورەس هەمیشە میوانی دەریاچەی دەربەندی خانە یاخود لەو ناوچەیە بینرێ بە درێژایی ساڵ بەڵام لە وەرزی هاوینە ژمارەیەکی زۆرتر باڵندەی نەورەس لەوێ بینرێ چونکە ئەم باڵندانە پەنجەماسیەکان ڕاوەکەن و ئەیخۆن. ئێمەش لە ڕێگەی چەند فۆتۆیەکەوە ئەو دیمەنانە نیشانی ئێوە دین کە ناوچەکە
ئەبینن کە چەندین باڵندەی نەورەستی لەسرە و ئەمە ژوای کردووە گەشتیارێکی زۆر و کاتە ئەو ناوە و وێنەی ئەو دیمەنانە بچرکێن و ئەو دیمەنە جوانانەش بێتە جی سەرنجیان. بە بینینی ئەو دیمەنە جوانانە نەورەسەکان و دەریاچەی دەربەندی خان منیش کۆتایی هێنم بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوام کە ڕۆژێکی باش بەڕێ بکەن تا سبێنەدەین وڵاتان هەر تەندروست باش بن و کوردستان ئاوادان بێت ماڵاو.